ئەم شەویش هەر لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێ دکتۆر دڵزار ساڵح سادق شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 کە لە لامان میوانە قسە و پرسی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. کاک دکتۆر شەوتان باش و دووبارە بەخێر بن و گەلێک سوپاس. باش با بەڕاستی لە دابەزین و ڕزگارکردنی فڕۆکەوانەکەەوە دەست پێ بکەین. لە قوڵایی خاشی ئێراندا بۆ دوای 48 کاتژمێر هێزێکی ئەمریکی تایبەت کۆماندۆ دابەزیون کە بەپێی هەواڵەکان زیاتر لە 100 کەس بووە بە فڕۆکەی هەلیکۆپتەریشەوە هاتوون و ئەو کەسەیان ڕزگار کردو. جگەل لە ڕزگارکردنەکە پێدوانیە ئەمە پەیامێکە بۆ ئێران پێی دەڵێ ئێمە هەر کاتێکی بمانەوێ دەتوانین لە ناو خاکی ئێران دابەزین. خۆی گومانی تێدانە ڕێک وایە بخۆی لە ڕاستیدا ئەم عملیەیە کە ئەوان ئەنجامیاندەوە ئەو کردە سەربازیە ئەگەر وا گریمان ئەو کەسە ئەو فڕۆکەوانە ڕزگار کرابێ و نەکرابێ هەڵمەتەکە کە ئەنجام درراوە خۆی لە خۆیدا کردەیەکی سەرکەوتووە لەبەر ئەوەی چوونی ڕێژەیەکی زۆر سەرباز بۆ ناو جەرگەی خاچی ئێران و مانەوەیان بۆن باس لەوە دەکرێن نزیکەی زیاتر لە 10 کاتژمێر لە ناو خاچی ئێران ماونەتەوە تا ئەم کەسیان دۆزیوەتەوە لەگەڵ خۆیان برد زۆر نزیکن لە شاری ئەسفەهانە و 50 کیلومتر لە ئەسفەهان سێم گەورە شاری ئێران. بەڵێ جا ئەمە خۆی لە خۆیدا بۆ لایەنی ئێرانی ئەمە جۆرێک لە تەحەدایە کە ئێمە دەتوانین ئەگەر سوپا دابەزێنین ئەمە فەراغێکی ئەمنی و سەربازی یەکجار بەرفراوانە بۆ ئێران و دەبێت بە خۆداچوونەوە بکات چونکە ئەمە دەرخەری ئەوەیە ئەگەر هەر کاتێک هێزەکانی ئەمریکا بیانوێت لە هەر شوێنێکی ئێران دەتوانن دابەزن و بتوانن هەر ئامانجێکیش کە بیانوێ بیپێکن. ئەمە لە ڕووی سەربازیەوە بۆشاییەکی یەکجار بەرفراوان دەردەخات لە لایەنی ئێرانیەوە بۆ لایەنی ئەمریکیش لە ڕاستیدا ئەم هەڵمەتە ئەم کردەیە خۆی لە خۆیدا وەکو باسم کرد سەرکەوتنێکی گەورەیە هەم ئابڕووی سەرۆکی ئەمریکاشی کڕیەوە چونکە سەرۆکی ئەمریکا لە ماوەی ڕابردوو ئابڕووی لە ژێر پرسیار بوو بە تایبەتی لەم کردەی کە ئەم شەو ئەنجامیاندا ئەگەر ئەمە بە سەرکەوتوی ئەنجام نەدرابایە هەم لەسەر شەقامی ئەمریکی هەم لەسەر ئاستی نێودەوڵەتیش دووتاری جۆرێک لە بەرپرسیارەتی دەبوو و دووتاری دابەزینی ئەمەی کە پەیوەندی بە دەنگەکانیشەیە یەکجار کاریگەری لەسەر دەکرد بۆیە ئەمە جۆرێک لە جۆرەکان و دەنگی زۆرتر بوو بەڵێ و دەنگی زۆر بەهێزتر بوو و جۆرێک لە جۆرەکان وزەیەکی دایەوە بە سەرۆکی ئەمریکا بۆ ئەوەی توانایان هەیە کە لەو جەنگەدا بەردەوام بن. باش کاک دکتۆر ئێستا بابینە سەر قسەکانی ترامپ ینی ئەمڕۆ بە تۆزێ لە ئەو ڕزگارکردنی ئەوە دوورکەوینەوە بەڵام ئەت دەڵێ لە ناوەڕاستی جەنگەکە ئێران بەجێ ناهێڵین ینی پێتوانیە ئەمە بەو واتایە دێ کە هەتا ئاخر نەفەس ئێمە بەردەوامە بین لە جەنگ ئەگەر ڕێکەوتن نەکەن. خۆی ڕێک وایە خۆی پەیامەکەی زۆر ڕوونە بەجێ ناهێڵین واتە بەوەی کە ئێستا هەیە ئەوان ناچنە ڕێککەوتن و دانوستان ناکەن چونکە ئەو سەرۆکی ئەمریکا چاوی لە سەرکەوتنە تاکو ئێستا ئەو جەنگەکە هەڵگیرساوە سەرکەوتنی تێدا بەدی نەهاتووە لێدانە بەڵێ لێدانە لە ژێرخانی سەربازی ئابووری وزە هەموو لایەنەکانی گرتوۆتەوە تەنانەت سەرکردایەتی سیاسی ئێران توانیویانە بیپێکن بەڵام نەیانتوانیوە ئەم سیستەمە سیاسی کە ئێستا لە ئێران هەیە شکستی پێ بهێنن ئەمەش لەلایەنی ئەمریکیەوە ئەگەر گفتگویان لەگەڵ بکات و ئەگەر لەگەڵیان ڕێکەوێ ئەوان شکست خواردوونە نەک لایەنی ئێران ینی کەواتە ئێران بە هەموو حاڵک نابێ دانوستانیش بات چونکە بڵێ بۆ دانوستان ناکاتن لە کاتی ئێستادا ئەو دانوستانەی کە ئەمریکا و ئیسرائیل ئەخۆ زیاتر ئەمریکا داوای لێ دەکاتن ئەو ناچێتە ژێرباری ئەو جۆرە دانوستان ئەو دانوستانێکی دەوێ سەمانەتی نێودەوڵەتی هەبێ و گرنتی ئەوە بدرێ ئەو ڕێمە سیاسیە بمێنێتن. خاڵێکی کێشان داوا کردەوە ینی کاک دکتۆر ئەوە زۆر گرنگە بەڕاستی ئەم ڕۆژ ینی سەرۆکایەتی کۆمار ئەویان بڵاو کردەوە کە دەڵێ گەروی هورمز دەبێت لەژێر دەسەڵاتی ئێراندا بێت ئێمە هەموو ئەو ژێرخانە وێرانکراوەمان بە ئەو پارەی کە لە گەروی هورمز دەستمانەکەوێت بەەوە ئاوەدانیەکەین ینی بە ئۆتۆماتیکی بە ئەمریکاش و هەموو لایەک دەڵێ ئیتر گەروی هورمز تەنها و تەنها لەژێر دەستی ئێرانابێت. خۆی لە ڕاستیدا ئەمە ئەمریکا بە هەڵگیرسانی ئەم جەنگە بچووکە ئێمە جەنگەکە لە پێناو گەروی هورمز نەبوو لە ڕاستیدا ئەم جەنگە لە پێناوی نەهێشتنی کلااوی ناوەچی و یۆرانیۆمی پیتێرا و نەگەشتن بە بۆمبی ئەتۆمی بوو دیوی دەرەوەی ئەوە بەڵێ دیوی دەرەوەی بەڵامەوەی ئێستا کە ئەمریکا لێ گیری خواردووە گەروی هورمزیشی هاتوۆتە سەر چونکە ئێستا لە کاتی ئێستادا سەرۆکی ئەمریکا ئەوەی پەیامی دوایین پەیامی کە ئەمڕۆ بڵاوی کردووە زۆر بە توندی و زمانێکی زۆر زبریش باز لەوە دەکات دەبێ ئەم گەروەمان بۆ بکەنەوە ئەگەرنا ئێمە دنیاتان بەسەر خراپ دەکەین بۆیە ئێران ئێستا لە قازانجی لە سوودی گەروی هورمز تێگەیشتەوە بە ئاسانی دەست بەرداری نابێ ئەگەر هاتوو
ئەم جەنگە لە بەرژەوەندی ئێران بشکێتەوە هەرگیز دەست بەرداینە چونکە نەزمێکی نوێی جیهانی هاتەکایەوە لە بەرژەوەندی ئێران ئەگەر بمێنێ ئەویش سەپاندنی بازە بەسەر ڕێڕەوی گەروی هورمز و باز لەوە دەکرێت هەر جاواگەر هەموو ئەو عالم قبولیکە لە کاتی ئێستادا بڵێ باشە کە دکتۆر بابینە سەر بابەتی ئێستا جەنگەکە گۆڕا بۆ جەنگی شێرخان لێدان لە ژێرخان ترامپیش دەڵێ ئەگەر ڕێ نەکەون ینی تا دووسبەی کاتماوە هەرچی ژێرخانی ئابووری ئێرانە ئیترەمە کارەبایە ئاوە هەرکی شتەیە وێران یەکەم لە هەمان کاتە ئێران ژەڵێ هەرچی ژێرخانی ناوچەکە هەیە وڵاتانی کەنداویش و بە ئیسرائیل وێران یەکەم باش ئەگەر لێدان لە ژێرخان دەستی پێکرد ناڵێم هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها ئەوانەی کە ئێستا جەنگ گرتوێنێتیوە چیان لێ بەسەر دێ دەگەڕێنەوە بۆ چاخی بەردین هەمووی وڵا خۆ گەڕانەوە بۆ چاخی بەردین هەر ئەوە نییە تۆ مەسەڵەن ژێرخانە کارەبا یعنی هەر نەمانی کارەبا و ئاوەدانی و ئەو پێشکەوتنەی کە لە ماوەی لە دوای 2000ەوە ئەو وڵاتانەی ناوچەکە بە خۆیانەوە بینیوە تێکدانی ژێرخانی ئابووریان خۆی لە خۆی گەڕانەوەی بۆ چاخی بەردین ئەمە ساڵهای ساڵی دەبێتن ڕەنگە ئەوە بەرهەمی زیاتر هەر یەک لە وڵاتانە 50 ساڵ بێ خەریک بن تا گەشتە ئەوەی ئەمڕۆ بەڵێ ئەمە هەر جۆرێک لەو کارەساتەی کە باسی لێوە دەکرێت بە تایبەتی هەم هەڕەشەکانی سەرۆکی ئەمریکا هەڕەشەکانی جددیە و ڕەنگە پەیڕەویشی بکەن ئەگەر لایەنی ئێرانی نەچێتە ژێربار و لە بەرامبەریشدا ئێران ئەگەر توانای بمێنێت لە کاتی لێدانەکانی ئەمریکا ئەویش هەمان هەڵوێست بەرامبەر هەمان ڕفتار بەرامبەر بە وڵاتانی ناوچەکە و بە تایبەتی کەنداو دەگرێتە بەر ئەمەش وا دەکاتن هەر یەک لە هەردوو لایەنی ئێرانی و کەنداویش بەلای کەمی 50 ساڵی تریان بێت تاکو بتوانن بگەونەوە ڕۆژگاری پێش شەڕیان باش کاک دکتۆر با لەسەر لێدانی کەندا و ڕابۆسین بەڵام نازانم ینی تا چەند ئەم پرسیارە منطقە ینی تا چەند لۆجیکی تایە ئەوەندەی ئێستا ئێران لە وڵاتانی کەنداو دەدایت لە کوێتەوە بەس یەمەنی لێ دەرکەین تا لای یەمەن لە هەمووی ڕۆژانە ئەوەندە لە ئیسرائیلی نەداوە ینی ئەوەندەی لەوانەدا بەڵام پرسیارەکەی من ئەمەیە کە نازانم تا چەند لۆجیکی تایە ئەم وڵاتانە هەتا یەمەنی سەردەمی عەلی عەبدوڵڵا ساڵح هەر هەمویان پشتگیرێکی سەرسەختی سەدام حوسێن بوون لە شەڕی ئێران و عێراق لەو 8 ساڵە پێت وانییە ئەمەی ئێران ئێستایی کات جۆرێکە لە تۆڵەسەندنەوە لە وڵاتانی کەنداو کە ئەو 8 ساڵم لە بیر ناچێتەوە ئێستا پێتانە ڕێژم خۆی لە ڕاستیدا نەک هەر جۆرێکە دوو جۆر لە تۆڵەسەندنەوەیە چونکە جۆرێکی مەذهبیە جۆرێکی هەر ئەو ئینتقامە مێژوویەیە یعنی نەک هەر ئەوە خۆی لە ڕاستیدا ئێران گومانی تێدانە چەند استراتیژێتێکی گرتوتە بەر لێدان لە استراتیژی لێدان لە هاوپەیمانەکان هاوپەیمانە نزیکەکان لە کاتی ئێستادا ئێران لە ڕێی سەربازیەوە ناتوانێت ئەمریکا ناوچەیەک و خاکێکی لە ناوچەکە نییە بۆ ئەوەی دەستی ئێرانی بگاتێ و گورزی لێ بۆشێنێت نزیکترین شوێن بۆ ئەوەی زیانی پێ بگەێنێت و کاریگەریشی لەسەر ئەمریکا هەبێ وڵاتانی کەنداوە ئەمریکا ئێمە باش دەزانین و ئیسرائیلیش بەرژەوەندێکی یەکجار بەرفراوانیان لە وڵاتانی کەنداو هەیە لە ڕۆگەی وەبەرهێنانی ئابووریەوە ئیتر توانیویانە لە ماوەی ڕابردوودا لەو ناوچەیە پەیوەندێکی بەهێز دروست بکەن بۆیە ئێران بە حیساب و کتاب لەو ناوچانە دەدات واتە لە ڕێگای لێدان لەوانە لێدانە لە بەرژەوەندی سیاسی و ئابووری و نەوتیەکانی ئەمریکا و ئیسرائیلش لە ناوچەکە ئەمە یەکێ بابەتێکی تری کە پەیوەندی بۆ ئەوەی کە بەڕێستان باست کرد گومانی تێدانە ئێران ئەوەی لەبیر ناچێتەوە کە لە ماوەی جەنجی 8 ساڵی نێوان ئێران و عێراق ئەم وڵاتانەی کەندا و بە ملیۆنەها دۆلاریان تەرخان کرد بۆ لایەنی عێراقی بۆ لێدان لە ئێران ئەوان لە بیریان ماوە کە ئەو وڵاتانە هۆکار بوون عێراق لەوەی لەو جەنگەدا بتوانێت بە سەرکەوتوی بچێتە دەرەوە و لایەنی ئێرانی بخاتە ژێربارێکی یەکجار قورسی جەنجی 8 ساڵە و جگە لەوەش بابەتێکی ترەیە کە پەیوەندی بە مێژووی بابەتێکی ئاینی دوور و قوڵ هەیە گومانی تێدانێ ئێران ئەو وڵاتانە بە هۆکار دەزانێتن لەوەی کەوا ئیسرائیل و ئەمریکا پەلاماری ئێران بدەن چونکە ئەوش دەگەڕێتەوە شەڕە مەذهبیەی کە بۆ 1400 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە ئەگەر چی وڵاتانی کەندا و لێدان لە ئێران بەدەستیان نییە بەڵام لە ژێرەوە لە ناخەوە بەدڵیانە چونکە ئەوانش پێیان خۆش نییە ئەو سیستەمەی کە ئێستا ڕابەرایەتی شیعی جیهان دەکاتن بمێنێ هەر پێیان خۆشە خۆیان بمێنن زۆر باشە کاک دکتۆر با هەر لە سەر جەنگەکە ڕابۆستینێنی ئەگەر ئەمڕۆ سەرنجت دابێ زمانی ترامپ زمانێکی زۆر زەبر بوو ینی گەیاندێ ئاستی جنێودان ئەنی جنێویشی تێدا بوو لە بەرامبەردا بە هەمان شێوە ئەمڕۆ قالیباف سەرۆکی پەرلەمانیانە زمانێکی زبرتریشی بەکارهێنا ئەویش بۆ ئەمریکا باشە
بەکارهێنانی ئەم دوو زمانە زبرە لەم جەنگەدا هیچ بوارێک بۆ دانوستان هێڵێتەوە کە بە قسە لەسەر دانوستانی ژەکرێت؟ دەزانی خۆی لە ڕاستیدا بڵێ دەزانی بۆچی چونکە لە کۆتاییدا ئێستا ئەو جەنگە هەڵگیرساوە ترامپیش چاوی لە دانوستانە، یعنی ئێستاگە ئێرانیەکان بە تەسلیم بوون بە خۆڕادەستکردن بێنە ژێرباری داواکاریەکانی ئەمریکا، ئەگەر زۆر لەوەش زبرتر وتار بداتن سەرۆکی ئەمریکا یان قالیباف هەردوولا لەگەڵ یەکتر دادەنیشن، چونکە ئێمە دەبێ ئەوە لە بەرچاو بگرین. جەنگی لەوە تونتر ڕوویداوە لە مێژوودا بە ملیۆنان خەڵک لە نێوان هەردوولادا کوژراون، بەڵام لە کۆتاییدا لایەنی هەردوو لایەن چونەتە سەرمێز و گفتوگویان کرد، بەڵام ئەمە کەی لایەنی شکست خواردوو سەرکەوتوو هەبووە. لەم جەنگەدا زمانەکان زبرن، ئەوەی وای کردووە دەواازەی گفتوگۆ دا بخاتن زمانە زبرەکە نییە، لایەنی سەرنەکەوتنی جەنگەکەیە، چونکە تاکوی ئێستا ئەم جۆرە زمانە زبرەی کە هەردوو لایەن بەکاردێنن ئەمە جۆرێکە لە فشاری دەرونی لەسەر هەردوو لایەنی جەنگ، هەردوو لایەن گەشتونەتە ئاستێک فشاری دەرونی هێندە بە هێزە لە سەریان، تەنانەت گەیشتۆتە ئاستیەوەی دوێن بە یەکتری دەدەن. ئەمە لەبارەی ئەوە نییە، یعنی ئەمە زیاتر لە دەگەڕێتەوە بۆ ئەو فشارەی کە چەند لە سەریانە. لە کاتی ئێستادا من پێم وایە سەرۆکی ئەمریکا پشوو بداتن و تەبێژەکەی بباتە پێشەوە ئەم وەڵام کاری بداتەوە و بە هەمان شێوە لەلایەنی ئێرانیشەوە. بۆچی؟ چونکە سەرۆک پێویستە ڕابەرایەتی بە ڕێوەچوونی پرۆسەکە بکەن، نەک بێتە سەرشاشە وتار بدات و جوێن بدا. لە کۆتاییدا بە دوێنەکان ناگەونە ئامانج، بەو زمانە زبرە ناگەونە ئامانج، ئەوەی کە هەردوو لاش زیاتر زمانە زبرەکەی سەرۆکی ئەمریکا و لایەنی ئێرانیش بۆ دروستکردنی فشارە لەسەر یەکتری و ئەم زمانەی بەکاری دەهێنێ بۆ لاوازکردنی لایەنی بەرامبەرە و هەڕەشەیە لیان بۆی بچنە ژێرباری داخوازیەکانی لایەنی ئەمریش. من بە دووری نابینم لە ماوەی داهاتوودا ئێران دوو ڕێگەی لەبەردەما، ئەگەر دەرفەتە بێت بەڵێ ئێران لە وەڵامی هەڕەشەکانی سەرۆکی ئەمریکا دوو ڕێگا لەبەردەما، ڕێگای سێمی تێدا نیە. ڕێگای یەکەمیان یان ئەوەتە لە کاتژمێرەکانی کۆتاییدا هەر بە خۆشی تازە سەرۆکی ئەمریکا باسی لەوە کرد، گوتی ئێمە دانوستانێکی باش هەیە لەگەڵ ئێرانیەکان، یعنی کەواتە ئەمە لایەنی گفتوگۆکە تا ئێستا بە ناڕاستە خۆدا نەخراوە. من بە دووری نابێنم لە کاتژمێرەکانی کۆتایی بەر لە لێدا لایەنی ئێرانی جۆرێک لە نەرمی بنوێنێ و لەگەڵ ئەمریکا دەواازەی گفتوگۆ بکەنەوە. ئەمە یەکەمیان. لایەنی دووەمیشیان من پێم وایە لایەنی ئێرانی ناچێتە ژێرباری، ئەمە لایەنی دووەمیان دەیەوێت دوایین توانای ئەمریکا تاقی بکاتەوە لە لێدانی گورزەکان و تەواو شەکەتیان بکاتن لە ڕووی هێرشی سەربازیەوە، اینجا دەستی خۆی بۆشێنێت و تونتر بچێتە مەیدان. بەڵام کاک دکتۆر ئێستا ترامپ مەرجێکی دانەوە، ینی بۆ پێش دانوستان مەرجێکی دەڵێ لە هەموو حاڵێکە ئەبێ پێش هەموو شتێک گەروی هورمز بکرێتەوە، یعنی ئیتر تۆ نابێت دەسەڵاتێ بێ کەشتی بێت و بڕوە. ئێران ژەڵێن نایکەمەوە، ئەگەر نەیکاتەوە یعنی کەواتە هێرشە گەورەکەی ئەمریکا دەست بەجێ جێبەجێ بێت. دەزانێ من پێم ئەو عینادی ئێران خۆی زۆرێک لە فشار دروستکردنە دەیەوێت ئەمریکا کەمێک لە داخوازیەکانی بێتە خوارەوە. ئەگەر ناخۆ گەروی هورمز هەر چۆن بەسترا هەر ئەوە بە ئاسانی دەیکەنەوە. ڕەنگە من هەر ئەوەی کە باسم کرد نەرمینواندنەکارکردنەوەی گەروی هورمز بێ، چونکە لە کاتی ئێستادا کلیلی کردنەوە و داخستنەوەکەی بەدەست ئێرانە و ئێران چۆن گرتی بە هەمان ئاسانی دەیتوانێت بیکاتەوە و دووبارە بشی گرێتەوە. ڕەنگە من پێم وایە هەر وەکو تازەش باسم کرد بەر لەوەی جەنگەکە یعنی بچێتە بواری کردەچی، ڕەنگە بە کاتی چەند ڕۆژێک بیکاتەوە بۆ ئەوەی ئەمریکا دووبارە سارد بکاتەوە و دووبارە ئەگەر ئەمریکا نەچۆ بە عالەمیش بڵێ بەدەستکردنەوە دووبارە بیگرێتەوە. ئەو بژاردەیە لە بەردەمیان بە دووری نابێت. خاڵێک دێتە پێشەوە ئێوەش ئاماژەتان پێدا، یعنی ئێران چت بە دانوستان بێ چ بە دۆڕانی سەربازی بێ، ینی بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا چ جۆرە گۆڕانکاریەک لە ئێران ڕوو دەدات، ینی پرسیارەمەی چی ڕوو ئەدات، جا ئایا دانوستان بکە یاخود گورزی ئەمریکی زۆر بەهێزی بەربکە ژێرخانی وێران ببێ، چی ڕووەدا لە ئێران؟ خۆی ئەگە دانوستان بکاتن ئێران دەبێتن دەستبەرداری بواری پرسی ناوەچی و ڕادستکردنەوەی ئەو یۆرانەوەمە پێتێنراوە و کردنەوەی گەروی هورمز و کۆمەڵی خاڵی ئەوە لە 15 خاڵەکە هەموو جیهان دەزانن و ئێمەش لەسەری ناڕۆین. ئەگەر دانوستان بکە دەبێت ئێران لە کاتێکدا ئێستا ئەمریکا ناڵێ دانوستان ناڵێ بکەین، دەڵێت دەبێت تۆ بە مەرجەکانم ڕازیبی، چونکە دانوستان و بە مەرج ڕازیبوون جیاوازە. ئەمریکا کۆمەڵی خاڵی بۆ ڕەوان کردووە، دەڵێ 15 خاڵە دەبێت تۆ ڕازیبی،
ئێران بەوە ڕازی نابێ چکە ئێرانش لە مەرجی خۆی هەیە بۆیە ئەمە وای کردووە گرێشوێرەکە زیاتر تونتر بکاتن ئەم گرێشوێرە نەکرێتەوە بۆیە لە کاتی ئێستادا ئەمریکان نەیتوانیوە ئێران ناچار بکە ئەو پازەخاڵە ڕازی بێ لەسەری و ئەمەی کە بژاردەی دووەمە لێدانە گورزە قورسەکەیە ئایا بەم گورزە ئەمریکا دەتوانێت بە تەواوی ئێران تێک بشکێنێ و اینجا بچێ پانزە خاڵەکەی پێواژۆ بکات و ڕازی بێ من دیسان بە دووری دەبینم چونکە بۆچی لە کاتی ئێستادا لایەنی ئەمریکی هەر خودی سەرۆکی ئەمریکا چەندین جار ئاماژەی بۆ داوە ئێمە لە وڵاتی ئێران کەسێک نماوە گفتوگۆی لەگەڵ بکەین لە کاتێکدا کەسێک نمابێ سەرێک نمابێت تۆ گفتوگۆی لەگەڵ بکەی واتە مەبەست لە گفتوگۆ نییە مەبەست لە بڕیاردانە واتە بڕیاری کۆتایی بدە لە کاتێک ئەو مەبەستی لەوەیە نەک کەس نییە کەس هەیە بەڵام ئەوان شوێنی کەسەکە دیار نییە ئەوەی کە ئەوان ئامانجیانە باشە لەکوێ دەداتن لە هەر شوێنێکی ئێران بدا بنکە و بارەگە باش ئەگەر ببوورە کاکتۆر کاتیشم زۆر کەم ماوەیانی ئەگەر کەسێک نەبێ دانوستانی لەگەڵ بکەی ئەی 2000 لەگەڵ چێ دانوستانە خۆی لێرە پرسیارەکە لێرە لێرەیە ئەوان لەگەڵ حکوومەت ناتوان دانوستان کە لەبەر ئەوەی لایەن خاوەنی قەرار نییە نەخێر لە ئەوەی کە لە کاتی ئێستادا دەسەڵات بەدەستە لایەنی سوپای پاسدارانە سوپای پاسدارانیش ڕابەری کۆماری ئیسلامی ئێران هەیە کە مشتەبە خامانەی کوڕی علی خامنەی ڕابەری پێشووە ئەو شوێنی دیار نییە بۆیە بڕیاری کۆتایی سەرەتا لەدەست ئەوەوە سوپای پاسدارانیش سوپای پاسداران بە جۆرێک دابشکراوە لە هەر شوێنێک بدا لایەنێکی تر بڕیار دەدە و شەڕ دەکات بۆیە ناتوانێت شەڕەکە بەردەوام هەمیشە بەردەوام دەبێت تا ئەو کاتەی بە تەواوی بتوانێت تێشیان بشتێنێ و لە هەموو ئەو ناوچانەی کە هەنا باش دەست خۆش زۆر بەڕێ دکتۆر دڵزار ساڵح صادق شرۆڤەکاری تایبەتی کوردستان بیشۆر گەلێک سوپاس کە ئەم شەویش لەگەڵ مامی سوپاس بوویەوە